كورونا نەخۆشیەکە لە نەوعی ڤیرۆسی شەبیهی ئەنفلوانزا و لە کولدا خەتەر و بە ئیستیلاح تەهاجمی لە ئەنفلوانزا کەمترە. ئەو جۆرەی کە بزانین ئەنفلوانزا لە 100 نەفەر 3 نەفەر تەلەفات دەدا. لە سوورەتێکدا ڤیرۆسی کۆرۆنا لە هەر 100 نەفەر 2 نەفەر تەلەفاتی هەیە. منتەها فەرقی ئەوەیە بۆیە ترسی زیاترە کۆرۆنا واگیرداری زیاترە. یعنی زووتر پەخشە بێتەوە، زووتر لە هەموو جەیەک ئالوودە دەبن، ڕاحەت دەتوانێت زۆر منتەشر بێ ئەو تعدادی ئەو کەسانەی کە گرفتارن زیاد بێ و ئەو وەختە ڕەسیدەگیان پێ مشکلە بێ لەو بابەتەوەیە کە زۆر زیاتری لێ ترسین تا ئەنفلوانزا. تەنها بە شەخسا ئەگەر یەک نەخۆش کۆرۆنا بگرێ بە ئەندازەی ئەنفلوانزا خەتەری بۆی نییە. بۆ پێشگیری لە کۆرۆنا مهمترین ئەسڵێکی کە هەیە ئەسڵی بێداشتیە کە زۆریش سادەیە. ئەو جیانەی کە زۆر شلوقە، زۆر قەرەباڵغا، خەڵک زۆر لەوێن با چاکترێ پیا و کەمتر هاتوچۆ بکە. بە تایبەتە و نەخۆشانەی کە زەمینەیان هەیە، ئەو نەخۆشانەی کە سنیان زۆر لەسەرەیە یا دیابێتیان هەیە یا نەخۆشییان هەیە کە سیستمی ئیمنیان زەعیفە، ئەوانە دەبێت پارێز بکەن لەوەی کە بچنە دەرێ و لە جێی زۆر شلوق و پڕ جەمعیەتدا هاتوچۆ نەکەن. دەست لە هەر کوێیەک دەدەن لە جێهای عمومی ئەو جێیە ممکنە ئالوودە بێ. سابت کراوە لەسەر ئاسن ئەو میکرۆبە چەند سەعات دەمێنێتەوە ئەو ڤیرۆسە. لە هەر کوێیەک دەستیان لە جێیەکی غەیرەدا وەکو دەستگای دەستگیرەی دەر وەکو میلەی ئۆتۆبۆس جێی عمومی لە هەر کوێیەک دەستیان لە هەر کوێیەک لەمسی شتێکی کرد دەبێ بجوان بە ئاو سابوون 20 سانیە بیشۆن. 20 سانیە کەفی سابوون بە دەستیانەوە بێ هیچ ڤیرۆسێک نامێنێ. ئەگەریش لە جێیەکی عمومین دەستیان داوە لە دەرک، دەستیان داوە لە دەستگیرەی ئۆتۆبۆس، مێترۆ، لەو جۆرە جێیانە دەست لە سەر و چاویان نەدەن. لە تەریقی دەم و لوت و چاوە ممکنە ئەو ئالوودەگیە گرفتاری پێش بێنێت و پێش بڕوە. تا وەختێکی تەواو دەستیان نەشتووە یا دەستیان زیدی عفونی نەکردووە دەست لە سەر و چاویان نەدەن.